يعني بپەلا بڕوا بکە ینی تا سەر ئێسقانم هاتێ لە مامەڵا لەگەر پارتی لەو هێزەی کە بەخۆی دەرێ پارتی گوایە نازانم سەدان هەزار ئەندامی هەیە گوایە یعنی هێزەشی تەمەنی 77 ساڵە گوایە ئەو هێزە دەیان تەلەڤیزیۆنی هەیە هەزاران کادیری هەیە چێ بێ دەکڕیتن حکوومەتی هەیە پەرلەمانی هەیە جێشێک 100 هەزاری هەیە 150 خاچی باشووری لە دەستە لەگەمیتی تورک پێکەوە یعنی بەڕاستی ئەمن گەیشتمە قەنەعات ئەو هێزە شایستەی بەزەیە لەگەر ئەوەی هەموو ئەو هەموو شتەی هەیە کاکە بەجددی ینی ئەم لە بۆم نییە وەڵڵاهی بێزمنەوە دەبتەوە باز بکەم بەس یعنی بەڕاستی حزبێک ئەوەندە ترسنۆک بی لە پەیجێک بترسێ بڕوا بکەن هەر ئەستا ئەو پەیجەم یەک دنیا ئەوەی لێدرایە ینی هەر بەس بەناومایە سێم ئەدمینە هەتە توانیتم بەس ڤیدیۆ دابنێم بێمە ئەو لایڤەی ئەوەش ئێستا ئەوەش قەپات دەکرێ حزبێک تەمەنی 77 ساڵ بی سەرۆش حکوومەت و پەرلەمانی هەبی خاوەنی 10 ملیارد دۆلار بی سەدان کەناڵ بی هەزاران کۆیلەی هەبی هەزاران خەڵکی بە پارە بکڕی حزبی بە پارە بکڕی خۆش شەرم لە خۆت ناکەی مەسعود بارزانی و سرور بارزانی هەموو سبەینەی هەرسمەوە شکایەتمان لێکرایە ئەوە تەشیری پێکردینە ئەوە پەیجی قەپات دەکەی لە تیکتۆک هەروە لە یوتیوب هەروایە ئەنی لە فەیسبوک هەروە بەجددی ئەوە حزبیان یان ئەوەیەکە کاکە وەڵڵای بەجددی عەفوتان دەکەین کاکە من 3 ڕۆژ هیچ قسە وەعدبی ئەگەر ئەمنتان دیت لەو 3 ڕۆژە یەک قسە لەسەر پارتی و ماڵی بارزانی بکەم حەقت بی لێبوردنیان لێ دەرەکەین مادام ئەوەندە دەترسێن من قەزم لەوە نییە کە پارتی بەوەی من پاشەکشە دەگەیان ئەمن تەیرێکی زۆر گەورم بە ئاستی ئەوەی دەمێ ئستفزاز بن کاکە شەرم لە خۆتان بکەن یعنی شەرم لە خۆتان بکەن 3 ساڵی ڕەبەقە بە هەرچی پیرۆزی هەیە پێنجەم ئەکاونت پەیج کە پەیج یعنی هیچی لە 70,000 و 80,000 کەمتر نەبووە سوستان دیتیان ئێستا دویت کەش لەسەر ئەوەیە تخواوە حزبە لە پەیجێک دەترسی مەسرور بارزانی مەسعود بارزانی پارتی دیموکراتی کوردستان 100 کەناڵت هەیە 1000 جوێنمان پێدەن بە کۆمنت حتا لەو دیدارانە جوێنم پێدرا بە گوتەبێژی حکوومەت قەت جوابم نەدایتەوە نهاتیمە ئاستیم ئەوان دەبەرەوەی ئەخلاقی من پەروەردەی خێزانی من بۆ پەروەردەی سیاسی من زۆر زڵدی جوێندانم بە هەرچی پیرۆزی هەیە باشە بە گۆڕی باوکم چەندین جار بە قەس پرسیاری ئیستفزاز لە بەرپرسانی پارتی ناکەم یان مەجاریان دەمێن بەس نەترسێن یعنی ئەو پەڕی تەزاهول دەکەین یعنیش هیچمان نەکردی تاکە شتێک دەیکەین دێن ڕێی خۆمان دەدەین جم و جۆڵ دەکەین تەلەفۆن دەکەین کورە ڕۆحیان چووە کورەوە حزبن بەجددیمە عمری دووەرە 77 ساڵ بیوەرە مەسعود بارزانی لە منداڵیەوە لەناو گوایە دنیای سیاسەتی بەخۆ سەرپەرشتی سۆسیال میدیا دەکەی بڕۆ لەو پەیجێ دەن بڕۆ لەو ئەکاونتەی بدەن یعنی بەجددی وەرە تو 3 ساڵ هەموو ڕۆژە خانێک دروستکە و لێت تێکدا خانێک دروستکە لێت تێکدا یعنی لێ چ دەترسی حزب ئەو حزبەیە سقەی بەخۆی هەیە خەڵک ئەمە هەزاران کەستان تێبەر نەداین بەدەستی 1 و 2 چەند پۆستان لەو پەیجە سێبەرانە لەسەرکردین چەند جوێنتان پێداین چەند تۆمەتان هەڵبستن تەقەی سەرمان هات سقەمان بەخۆ هەیە بە تاقی تەنێشتنیان لە مەجموعەکە ئاوڕێ پێکەوە مەسەلەن هەندێک کاری هاوبەش دەکەین سقەمان بەخۆ هەیە بەس بەچین گوتر سنۆک نین کەی پەنامان لە ئێرهاب بردیە تخوا حزبێک تەمەنی 77 ساڵ بی خاوەنی زیاتر لە 50-60 کەناڵی تەلەڤیزیۆن بیتن تەلەڤیزیۆن و رادیۆ بیتن ملیارەها دۆلاری هەبیتن سوڵتەی هەبی لێک پەیجی بترسێ کورە لە کۆمنتێک بترسی خەڵک دەگریتن ئێوە حزبە یان بەڵایە یان ئەو پەڕی لەرزۆکی حزب بەو حزبێ سقەی بەخۆیە کاچی خۆم بزانم لە بەوە نییە برادرانی باکوور لەو فەیسبوکەش مەمنوعن ئەرز و ئاسمان زدیانە سقیان بەخۆ هەیە سقیان بەخۆ هەیە کاچی خۆم خەڵکەیە چی پێ دەڵێن جێی لێ نییە بەس ئەنگۆ لەبەر ئەوەی بە خۆتان دەزان هیچن جوێندان ئێرهاب هەوڵی تیرۆرمان دەدەن دەستی دوو یەک و دووەکانمان تێبەردەدەن یعنی هەرچی لە دەستان دێ دەیکەن لەو ئەوڕۆپای کاکە هەوڵتان دە ماڵی مەکی ئامێدی بسووتێنن لە ئێمە بدەن کە کاری شارستانەتی ئەوڕۆپا تێگەدەن یعنی ئێستا هاتیمەوە دەبینم یەک ڤیدیۆی مناقاوەتی هەتا هەوڵمدایە 2 سەعاتی پێچۆتە داخی بووە
يعني ئەجا فەیسبوک چ ئاپەچی بێتام ئاز نزم بڕوان پێ بکە بە هەرچی پیرۆزی هەیە باشە پیرۆزی هەیە ئەو ئارینە لەبەر ئافرەتی لە فرۆش پاڕایتەوە تا بەس ئەوەکو لەو پەیجوشتانە مامدا لەبەرەی ئەوان کۆنتاکتان لەگەر هەندێک کەسی ئەوە هەبووە هاکەر هەبووە کورێ چۆن دەبێ ئەوەندە ئینسان زەلیل بێ حزب زەلیل بێ بەرپرد زەلیل بێ من ئەگەر ڕاست بم لە چاوی شێر ناترسم قسەی مەلەوەدا حزب کو دەبێ ئەوەندە بەو تەمەن و بەو هەموو ئەزمونەوە خەریکی ڕیپۆرت بی خەریکی هاکبی لە ئاسایش بگری تۆمەتی منداڵانی و ئاسنسمی لۆدا بەزێنی چ پەروەردەیەکە من نامێ بچمە ناوردەکاری بەس بەڕاستی زگم بە پارتی دەستێ بە هەرچی پیرۆزی هەیە کورە ئەمن بە تاقتێنێ بم جێملێنی هەموو دنیا دژم بیت تا ئەو کاتەی باوەڕم هەبی کە باوەڕشم نەما دادەنیشم نەخۆم لەگە ماڵ و منداڵی خۆم بەس قەت ناچمیشی خیزان و قۆڕ و ئاسنزم کەم تیۆر و گرتن و تۆمەتی ئاسنزم بن ئەوە حزبە تۆ لە کۆمێدی خەڵک دەترسێ لە پەیزێک دەترسێ لە تەجەموعی سێ کەس دەترسێ لە تەجەموعی مامۆستا دەترسێ لە بایکۆت دەترسێ لە خۆپیشاندانێک دەترسێ بەخۆشی دەبێ حزب دەڵێ ئێمە وەڵا هێزی ئەوەی نە کورە هێز ئەو هێزەیە سقەی بەخۆ هەبیتن هەموو شتێکی مزەیەفە هەرچی وەسیلەی قێزەوەنە لە بەرامبەر ئێمەمانان دەگرتە بەر کاتێکی خۆش یعنی ئینسان دڵی توندە بە جددیمە هەموو بەیانێک کەسەوە بۆ سێم ساڵ ئەها ڕیپۆرت لەوەی درا ئەها شکایەت لەوەی کرا کۆپیڕایت ئەو ڤیدیۆ منەسە سن کۆپیڕایتەشی دەندرن ئیمێ تخوا وەسعە هەزار قسەشیان پێدرن پارتیەکان دەرن ئیمێ کۆپیڕایتەشی لێ دەندرن ئیمێ کاتێکی خۆش